وادەی تەواوکردنی پرۆژەی ئاوی گۆبتەپە بۆ چەمچەماڵ کۆتایی هاتوو تا ئێستا تەنیا لە 20% کارەکانی تەواو بووە. ئەمە شووە سەر یەکێک لەو پرۆژانەی سلێمانی کە بە پاساوی جیاجیە تەواو نەکراون. هاوڵاتیانی قەزاکە دەڵێن حکومەت توانی بۆری غازی شارەکەیان بگەێنێتە زاخۆ، بەڵام دوای 17 ساڵ و گۆڕینی 16 قایمقام نەیتوانی بۆری ئاوی گۆبتەپە بگەێنێتە چەمچەماڵ و شۆڕش و تەکیە و ئاغجەلەر و حەڤە گوندی سنوورەکە. والله ئەمە من تقریبا گەنج بووم وە ئێستاکەوا پیر بووم هەر ئەم جۆم لەم قسەی هەر ئەڵێن ئاوی گۆبتەپە چەمچەماڵ دێ ئیمساڵنا ساڵێتر هەر ساڵی بە نوعێ باسەکرێت تا ئێستا نەگەشتوتە خەڵکی چەمچەماڵ. خەڵکی چەمچەماڵ بەڕاستی خەڵکێکی مەزلوم و خەڵکێکی داماون تا ئێستا سوودمەند نەبوونە لەو ئاوەی گۆبتەپەدا. لەبەرەوەی ئەم شارە بە پێی بەرنامە بە هەموو قیاس و پێوەرێک بەڕاستی بێحورمەتی پێکرێت بێئەمەکی پێکرێ، یعنی نە ڕێزی خوێنی ئەو شەیداناگیرە کەم شارە بەناوی شەیدانەوە فالکراوانە، نە ڕێزی ئەو قوربانیانە ناگیرێت کە لە هەموو جەنگەکانی کوردستانە لە هەموو جەنگەکانەکە تووشی کورد بوون بزەحی گەورە بووە لە ئەنفال لە کیمیابارانی گۆبتەپە و دەوروبەری لە شەڕی داعشە لە زیندانی سیاسی لە کۆمەڵەشتی زۆر ئێمە هەر مزەحی بوونە، بەڵام هیچ بەرامبەرێکیش سەرەت حەترین مافەکان بوون نەکراوە. پێشتریش لە بەرنامەی بەدواداچوونی پەیامدا قایمقامی چەمچەماڵ نەیشاردەوە. لە وەرزی هاویندا شارۆچکەکە پێویستی بە 60,000 مەتر سێجا ئاو هەیە، بەڵام بەهۆی ئەوەی سەرچاوەی ئاوەکەیان لە بۆری دووی دوکان سلێمانیە کەمتر لە 30,000 مەتر سێجا بۆ سنوورەکەیان دێت و بەو هۆیەوە 2 هەفتە جارێک دەتوانن ئاو بۆ دانیشتوانی شارەکە دابین بکەن. دەمەوێت ئەوە بۆ جەنابەت و بۆ هەموو بینەران پشتڕاستکەمەوە کە بەڵێ هێڵی دوو دوکان هاوبەشین لەگەڵ پارێزگای سلێمانی و لەگەڵ قەزای بازیان بۆ دەتوانین بڵێن حەوزی بازیان. ئێمە ڕۆژانە پێویستیمان بە 60,000 متر سێجا هەیە، بەڵام بەداخەوە ئێستا لە خوار 30,000 متر دێت، واتە ئەگەر ئەو 60,000 مترە نایەت ئۆتۆماتیشی ئێمە نیوە کەمترژی ئەومان پێدەگات. ئەگەر بێت و هەفتەی جارێک بتوانین ئاو بدەین، ئێستا ناچارین 2 هەفتە جارێک ئاو بدەین. بەڕێوبەری ئاو و ئاوەڕۆی هەرێمیش باس لە هەنگاو و بەرەو پێشچوونەکانی پرۆژەکە دەکات. خۆشبەختانە پرۆژەی ئاوی گۆبتەپە چەمچەماڵ دوای ئەوەی کەوە چێشە و گرفتەدارەکانی چارەسەر کرا و سیولەی بۆ دابین کرا، ئێستا کە ئیشوکارەکانی بەڕێتیمێکی زۆر خێرا دەڕواتن. 123 پرۆژەکە تەواو بووە، تەرکیز کرایتە سەر ئیشوکارە مەدەنیەکان، بەشی ئینتێک تەواو بوو و کۆنکریت و بابەتانە خلاص بووە، هەتا لە وەرزستان ئەگەر کێشەی لافا و ئاوهەستانی شەویتن لەو بابەتە دەرچووە. خەزانەکانی ناوەندی ئەنی محەتەکانی بەرزکردنەوەی ناوەندی بوستەر ستێشنەکان ئەوانش بەشێکی زۆر باش تەواو بووە، چەند خەزانێکی ڕئیسی هەیە ئیشوکارەکانی تەواو بووە و لە ئێستاکەدا کۆمپانیا تەواوی ئەو گرێبەستانی پێویستە بۆ ئیشوکارە میکانیکی و کارەباییەکان بەشی زۆری یەکلا کردەوە تەواو کردە، بەشێک لە بۆڕێکان لە ماوەیەکی زۆر نزیک دەگاتە سەر پێگەی پرۆژە. ئێستا تقریبان دەوروبەری چەند ترێلێک بۆڕێکان گەیشتیە و بڕیارە 11 کیلۆمەتر لە ماوەی 2 هەفتە 3 هەفتەی داهاتوو بگاتە سەر پێگەی پرۆژە. حەڤەی 8 2023 کارکردن لە ڕاکێشانی بۆری ئاوی گۆبتەپە چەمچەماڵ بە دووری 58 کیلۆمەتر دەستی پێکرد. بڕیار بوو 3400 متر سێجا ئاو لە کاتژمێرێکدا بەرهەم بهێنێت، بەڵام ئەم پرۆژەی سنووری پارێزگای سلێمانیش نەتوانرا لە کاتی دیاریکراوی خۆیدا تەواو بکرێت. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.